شارێکی مات و ئیفلیجەوە هاتوو شارێک شەوانە دیوارە گریاوەکانی هەناسەیان بە هەناسەی تفەنگەکانەوانێن دارتە لە شەڕەنگێزەکانی ممارەسەی ژاوەژاو و ممارەسەی ڕاونانی باخچە خێرنەدیوەکانی دڵەکەن لە شارێکی واوە پڕە لە غوباری زیزبوونی گوێچکە لە بیستن پڕە لە تەپوتۆزی ڕاکردی سەگەکان بە شوێن مانگەشەوە پڕە لە هەناسە بڕکێ و لیکی ڕژاوی قەلە ڕەشەکان بۆ خڵکردنەوەی ئەو تەرمە قەیفەیانەی عاشقە بەجێماوەکان لە جیاتی مۆمدای گیرسان لە شارێکی واوە هاتوو تارمایە بزرگۆکانی نێو کوچەی تاریکی بیرەوەری خەون خەون ڕاومەنێن لە شارێکی وا شتێکی تازە ڕوونا هونەرمەندی دیاری شانۆ و درامای کوردی شادمان مەلەعەزیز مەلەعەلی سەحاف بەهۆی نەخۆشیەوە کۆچی دوایی کرد. دوای ململانەیەکی زۆر لەگەڵ نەخۆشی شەرپەنجە ئەمڕۆ بەیانی هونەرمەندی ناودار شادمان مەلەعەزیز دڵە گەورەکەی لە لێدان کەوت و لە نەخۆشخانەی هیوا کۆچی دوایی کرد. ئەم هونەرمەندە لە ساڵی 1960 لە گەڕەکی دەرگەزێن لە شاری سلێمانی لەدایک بووە لە بێش قۆناغەکانی خوێندنی تەواو کردووە. دەستێکی باڵای هەبووە لە هونەری شانۆ و دراما و لە چەندین درامادا بەشداری کردووە. لە دوایین پۆستی خۆی کە نزیکەی 2 مانگە لە واڵی فەیسبووکەکەی کردوێتی ئاماژەی بەباری ناجێگیری تەندروستی کردو و سوپاسی خەڵک دەکات بۆ هەواڵپرسین و سەردانی کردنیان دوجار بەهۆی نەخۆشی لە نەخۆشخانەی هیوا کۆچی دوایی کرد.